بەڕێزان ئەم کاتتان شاد ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر سادە ئەکەین ئەویش چۆنێتی گرتنی کەناریە بە تایبەتی بۆ وێنەگرتن یا بۆ ئەوی بزانین ئەو کەناریە باشە یا خراپە یا چ مستەوایەکی هەیە. کەناریەکە بەم شێوەیە ئەیگرین، بەم شێوەیە هەردوو قاچی بەم شێوەیە هەردوو قاچ ئەهێنینە ژێر کلشی و پەنجەمان بەم شێوەیە پەنجەمان ئەخەینە بن قاچی و لەسەرەوە باڵی و کلشی و قاچی هەمووی بەیەکەوە گرین بەم شێوەی لێیە کەنارێکە. دوای ئەوە هەوڵ ئەین بەم شێوەیە لەسەریەوە تاوەکو سەر پشتی پەڕەکانی ڕێک بێت بۆ ئەوەی بە جوانی کەنارێکە ببینین بەم شێوەیە. و ئەگەر ویستیشمان لە ژێرەوە وێنەی بگرین، یعنی وێنەی سنگی بگرین، بەم شێوەیە چۆن ئەیگرین کەنارێکە، پەنجەمان ئەم دوو پەنجەیە ئەخەینە ملیەوە بەم شێوەیە لە بەینی سنگی و ملی بەم شێوەیە ئەو سێ پەنجەی تر ئەخەینە پشتی بەم شێوەیە کەنارێکە ئەگرین و ئەتوانین وێنەی بگرین بەم شێوەیە. بەمەرجێک ئەبێ ئاگامان لەوە بێ کە کاتێ ملی ئەخەینە بەینی پەنجەمانەوە، هەردوو پەنجەمانەوە هیچ هێزێ نەخەینە سەری، بەس ئەوە نەبێت کە نەتوانێت بجوڵێ کەنارێکە. بەم شێوەیە ئەتوانین وێنەی بگرین بەبێ ئەوەی هیچ شتێکی لێبێت. و دوای ئەوە ئەمە بۆ کەناری مۆزایک بوو کە بە ڕەنگی سادە دائەنرێت. ئێستا هەمان دووبارە ئەکەینەوە بۆ کەناری میلانین کە لای خۆمان پێڵن خەنەی و ژەنگار. هەردوو قاچی ئەگرم بەم شێوەیە لە ژێرەوە، هەردوو قاچی ئەیخەمە ژێر کلیکی بەم شێوەیە بەم پەنجانە هەوڵەین هەردوو دەست بەکار بێنین بەو شێوەیە. ئەبێ پەڕەکان لەسەرەوە هی باڵیان بکەوێتە سەر کلکی بەم شێوەیە لەسەریەوە بەم شێوەیە لەسەریەوە هەتا پشتی ئەبێ بە پەنجە ئاوا پیا بێنین. بۆچی؟ بۆ ئەوەی خەتی ڕەشەکەی کە تایەتی کە پێی ئەڵەن میلانین بە جوانی بیبینین و ئەشتوانین بەم شێوەیەش ڕسمی بگرین. و بۆ ئەوەی سکی ببینین بەم شێوەیە کەنارێکە ئەگرم بە هەردوو دەستم، ملی ئەخەمە بەینی ئەو دوو پەنجەیەوە، سێ پەنجە لە ژێرەوە ئەهێنمەوە بەم شێوەیە، واش بە هەمان شێوە پەڕەکەی وای لی ئەکەین بەم شێوەیە سەیرەکەی ئەتوانین وێنەشی بگرین و کەنارێکەش ببینین بەم شێوەیە. بەو شێوەیە بەو دەستەمان وای لی ئەکەین هەوڵەین کە خۆی نەجوڵێنێتەوە کەنارێکە. و زۆر سوپاس.